توی هاواتیە. پێنجشەمبە 25 تەمووزی 2024 بە یارمەتی هاوکارانم لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل گەشتی هەواڵەکانتان پێشکەش دەکەین. کوردیناسیۆنی کەژەکە ئەشکەنجەی دژوار لە دژی پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی و سەپاندنی سزای لە سێدارەدان بەسەر هەردووکیاندا شەرمەزار دەکات و بانگەواز دەکات دەبێت لە دژی ئێران کە دوژمنی ژنانە پەرە بە تێکۆشان بدرێت. پەخشان عەزیزی ڕۆژنامەنووس چالاکوانی مەدەنی و بەندکراوی سیاسی کورد کە نزیکەی ساڵێکە دەست بەسەرە لەلایەن دادگای شۆڕشی ئیسلامی تارانەوە بە تۆمەتی بەغی لە ڕێگای ئەندامێتی لە پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنراوە. هەروەها هەمان سزا لە 4 تەمووز بەسەر ژنە چالاکوان شەریفە محەممەدیدا سەپێنرا بوو. هەردووکیان لە ماوەی دەست بەسەریاندا کە چەندین هەفتە بەردەوام بوو ڕوبەڕووی ئەشکەنجەی دژوار و نامرۆڤانە بوونەتەوە. لەم بارەیەوە کوردیناسیۆنی کۆمەڵی ژنانی کوردستان کەژەکە بە ڕاگەیاندراوێک ڕژیمی ئێرانی شەرمەزار کرد. لە ڕاگەیاندراوەکەی کەژەکە هاتووە کە بە لە سێدارەدا تێکۆشانی ژنان ڕناگیرێت و داوای لەرە ڕێکخراوە نێونەتەویەکان و بزوتنەوەکانی ژنان کردووە کە لە دژی ڕژیمی ئێران کە دوژمنی ژنانە پەرە بە تێکۆشانی هاوبەش بدەن. مەجلسی گەنجانی پەیەدە و یەکێتی ژنانی گەنج و کۆنگرەی ئیسلامی دیموکراتیک و خەڵکی هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا گۆشەگیری ئیمراڵی و هێرشە داگیرکاریەکان شەرمەزار دەکەن. گۆشەگیری توندی سەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان و هێرشە داگیرکاریەکان لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا شەرمەزار کران. لە جەزیرە گەنجانی پەیەدە لە ڕاگەیاندراوێکدا وتیان بۆ بە ئامانجگرتنی ئەو گەریلایانەی داستانی قارەمانانە دژی فاشیزمی تورک تۆمار دەکەن دەوڵەتی تورک هەوڵ دەدات گوندەکانی کورد لە باشووری کوردستان لە دانیشتوان چۆڵ بکات. گەنجان بانگەوازیان لە ڕێکخراوە یاسایەکان کرد بۆ شکاندنی گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد و مسۆگرکردنی ئازادی جەستەیی بە ئەرکی خۆیان جێبەجێ بکەن. منبەج مەجلیسی بنە ماڵی شەهیدانی کانتۆنی منبەج لە یاریگای 4 نیسان ڕاگەیاندراوێکی خوێندەوە. تێیدا دووپاتیان کردەوە سەپاندنی سزای دیسیپلینی بۆ ماوەی 3 مانگی تر لەسەر ڕێبەری گەلی کورد لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکەوە هەروەها قەدەغەکردنی چاوپێکەوتن لەگەڵ بنە ماڵە و پارێزەرەکانی پێشلکردنی مافەکانی مرۆڤە. مەجلیسەکە بێدەنگی نێونەتەوەیی بەرامبەر کارەکانی دەوڵەتی تورک دژی زیندانیانی سیاسی شەرمەزار کرد و بانگەوازی لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و سیپیتی کرد هەڵوەستەی جدی بکەن لەسەر شکاندنی گۆشەگیری و بەدیهێنانی ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد. هەروەها لە ڕەقا لەم چوارچەوەیەدا کۆنگرەی ئیسلامی دیموکراتیکی کانتۆنی ڕەقا بە ڕاگەیاندراوێک هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورکی بۆ سەر ڕۆژاوا و باشووری کوردستان شەرمەزار کرد. تێیدا ئاماژە بۆ کراوە دەوڵەتی تورک بەردەوامە لە درۆ و پاساوەکانی هەمیشە بە دوای پاساو دەگەڕێت بۆ بەدیهێنانی ئامانج و مەرامەکانی. باشترین نمونەش ئەوەیە کە 13 ساڵە لە سووریا ئەنجامی دەدات و دەبینرێت چی بەسەرگەلی سووریا هێناوە. چالاکی دانیشتن بۆ ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان لە بەردەم ئۆفیسی نەتەوە یەکگرتووەکان لە ژنێڤ 43 مانگە بەردەوامە. لە چالاکی دانیشتن بۆ ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد کە لە 25 کانونی دووەمی 2021ەوە لە بەردەم ئۆفیسی نەتەوە یەکگرتووەکان لە ژنیڤی سوئیسرا دەستی پێکردووە بانگەوازکرا بۆ بەشداربوون لە ڕێپێوانی ناڕەزایەتی لە چوارچێوەی 101مین ساڵیادی پەیماننامەی لۆزان. لە کەسێتی 33 گەشتیاری خەون کە لە کۆمەڵکوژی پیرسوز کوژران خولەکێک ڕێزگرتن پیشاندرا لەسەر ناوی کۆمیتەی چالاکیەکە هاوسەرۆکی ناوەندی جڤاکی کوردی دیموکراتیکی ژنێڤ ئیبراهیم یوکسەل تشکی خستە سەر گۆشەگیری ڕەهاو بە دیلگرتنی 25 ساڵەی ڕێبەری گەلی کورد. یوکسەل وتی لە ڕێگەی پەیماننامەی لۆزانەوە کە 101 ساڵ پێش ئێستا واژۆکراوە کوردستان کرایە 4 پارچە دیلگرتنی ڕێبەراپۆ و سیاسەتی گۆشەگیری ڕەهاو هێرشی داگیرکاری بۆ سەر باشووری کوردستان و هەروەها هەوڵی لکاندن لەسەر بناغی درێژدانە بەم پەیماننامە قیزەونە. وەک گەلی کورد دژی هێرشەکانی داگیرکاری و هەوڵەکانی لکاندنی جوگرافیای کوردستان پشتگیری تێکۆشانی گەریلا دەکەین. هەروەها یوکسەل ڕایگەیان وەک کوردستانیانی ژنێڤ بەشدار دەبن لە ڕێپێوان و گرتبوونەوەی ناڕزایەتی بە بۆنەی 101مین ساڵی پەیماننامەی لۆزان کە 27 تەمووز بەڕێوە دەچێت.
لە کۆن سزای دیسیپلین لەسەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان بە ڕاگەیاندراوەیەک شەرمەزار کرا بۆ ماوەی سێ مانگی دیکە چاوپێکەوتنی بنەماڵە لەگەڵ ڕێبەری گەلی کورد قەدەغە کراوە. ئەم سزای دیسیپلینە لە شاری کۆڵنی ئەڵمانیا بە ڕاگەیاندراوێکی جەماوەری شەرمەزار کرا. ڕاگەیاندراوەکە لەلایەن فەدمت لە بەردەم دێری دووەم خوێنرایەوە. لە ڕاگەیاندراوەکەدا پۆستەری ڕێبەری گەلی کورد و دروشمی بژی سەرۆک ئاپۆ بەرزکرایەوە. بڵاوکراوەکان دەربارەی ڕەوشی ڕێبەری گەلی کورد دابشکران. پاشان ڕاگەیاندراوێک بە زمانی ئەڵمانی خوێنرایە. جەماوەر لە ڕێگەی دروشمەوە سیاسەتی شەڕی دەوڵەتی تورک و هاوکاری پەدەکەیان شەرمەزار کرد. سەرباری داگیرکاری و هێرشە بەردەوامەکانی دەوڵەتی تورک بۆ سەرباشوور و ڕۆژاوای کوردستان و دژایەتیکردنی بەردەوامی گەلی کورد لە تەواوی جیهاندا جارێکی دیکە دەوڵەتی داگیرکاری تورک بە شێوەیەکی بەرفراوان هێرش و داگیرکاری و لەشکەرکێشیەکانی دوور لە هەموو بنەما ئەخلاقی و نامرۆڤایەتیەکان بۆ سەر خاکی باشووری کوردستان دەست پێکردەوە. شوان ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستان لەبارەی هێرش و لەشکەرکێشیەکانی دەوڵەتی داگیرکاری تورک بەم شێوەیە دەدوێت. ئەوەی لە ئەعلام خۆیان باسیەکەن و ئەوەی کە ئێمە لە ڕووی سیاسی و خوێندنەوەی بۆکەین چەند خاڵێکە. یەکێک لەو خاڵانە ئەوەیە کە دەوڵەتی تورکیا لە ڕووی ئابووریەوە تێکشکاوە، لە ڕووی سیاسیەوە کۆمەڵێک کێشەی گەورەی بۆ دروست بووە و بە تایبەتیش حزبی حکومڕان ئەکەپە لە تورکیا کۆمەڵێک کێشەی گەورەی بۆ دروست بووە. یەکێک لە ئامانجەکان دەرکردنی ئەو کێشانەیە بۆ دەرەوەی وڵاتەکەیان. ئەمە یەک. دووەمیان لە ڕاستیە دەوڵەتی تورکیا دوژمنی کوردە، هەر بە پێوەی ئەوەی کە ئەم دەوڵەتە هیچ حسابێکی سیادەی دەوڵەتی عێراق ناکە، هیچ حسابێک بۆ پێوەرە نێو دەوڵەتیەکان ناکە و دێ دەوڵەتێکی تر لە ناو دەوڵەتێکی تر ئۆپراسیۆنی سەربازیەکە. ئەمەش دیسان ئەوەمان پێڵێ دەوڵەتی عێراق بۆ خۆی دەوڵەتێکی لاوازی بێدەسەڵاتە، چونکە خاڵی سێم ئەوەیە کە بەڕاستی کوردستان و کورد و پارتە سیاسیەکانی کوردستانی باشوور دەبێ هاوڕا بن، دەبێ یەکگرتوو بن، دەبێ لەسەر پرۆژەیەکی نیشتیمانی کۆدەنگ بن و هێڵی سوورمان نەبێ بۆ ئەوەی کە لێ نەگەڕێن دوژمنان کەرت و پەرتمان بکە. ئۆپراسیۆنەکەی ئەم جارەی تورکیا بە دەردی ئۆپراسیۆنەکانی تر ئەچێ و لوتیان لە چیاکانی کوردستانەدا و دەبێ بە شکاوی بگەڕێنەوە. لە شاری میلانی ئیتالیا لەسەر بانگەوازی تۆڕی پشتیوانی کوردستان و کۆمیتەی کوردی ئیتالیا دژی هێرشەکانی دەوڵەتی داگیرکاری تورک بۆ سەر باشووری کوردستان بە دروشمی دژی داگیرکاری کوردستان بە پارێزە گرتبوونەوەیەک لە بەردەم کۆنسولخانەی تورکیا ئەنجامدرا. سەدان کوردستانی و نوێنەری ڕێکخراوە ئیتالیایەکان لە چالاکیەکەدا بەشدار بوون. ئاڵای ڕێبەری گەلی کورد و پەکەکە و پانکارتی کوردستان بە پارێزە و نابۆ شەڕ و داگیرکاری لە کوردستان بەرزکرایەوە. هەروەها لە گرتبوونەوەکەدا دەوڵەتی داگیرکاری تورک و بێدەنگی وڵاتانی ئەوروپا بەرامبەر داگیرکاری و کۆمەڵکوژی شەرمەزار کرا. ڕێکخراوی مافەکانی مرۆڤی عەفرین سووریا ڕایانگەیان هەواڵگیری دەوڵەتی داگیرکاری تورک و پۆلیسی سەربازی لە 22 تەمووز دانیشتوویەکیان بە ناوی محەممەد عومەر بن سەعید 43 ساڵ خەڵکی گوندی خەلێنرێ لە عەفرین ڕفاندووە. زانراوە محەممەد عومەر لە لوبنان گەڕاوەتەوە و داوای ماڵەکەی خۆی کردبوو کە لە شاری عەفرین چەتەیەکی خەڵکی باشووری حەڵەب دەستی بەسەردا گرتبوو. هەروەها چەتەکانی ئەحرال شەرقیە ڕۆژی سێشەممە 16 تەمووز دانیشتوویەکیان بە ناوی عەبدوڕەحمان سولەیمان 35 ساڵ لە گوندی عین حەجەری شاری موباتە ڕفاندوو ڕادستی چەتەکانی پۆلیسی سەربازی شارۆچکەی بەلبەلیان کرد. هەروەها چەتەکانی پۆلیسی سەربازی لە 21 تەمووزیش دانیشتوویەکان بە ناوی جوان حەمید حۆرو 42 ساڵ خەڵکی گوندی ئۆکای شارۆچکەی بولبولە ڕفاند و بۆ ئازادکردنی داوای 5,000 دۆلاری فدیان لە بنەماڵەکەی کردبوو. هەر لە عەفرین دەمێنینەوە بەپێی هەواڵی ئاژانسی ئانها بە پشتبەستن بەسەر چاوە هەرێمیەکان چەتەکانی دەوڵەتی داگیرکاری تورک لە گوندەکانی ئەدامۆب، ئەلبیسکی و بلیکۆ و شاری ڕاجۆی شاری عەفرینی داگیرکرا و ئاگریان لە ناوچەکە بەرداوە. هەروەها ئاماژە بەوە کراوە دانیشتوانی شارەکە هەوڵ دەدەن خۆیان ئاگرەکە بکوژێنەوە، بەڵام توانای کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەیان نییە و ئاگاداریان داوە ئەگەر ئەو ئاگرە کۆنتڕۆڵ نەکرێت ئەوە ئاگرەکە بە ناوچەکەدا بڵاو دەبێتەوە. تا ئێستا
بەهۆی ئاگرەکەەوە نزیکەی 25,000 دارزەیتون و گوێز و دارەکانی دیکە سووتێنراون. بەپێی ئامارەکانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤی ئەفرین سووریا، سوپای داگیرکەری تورک لە ماوەی 6 ساڵی داگیرکاری خۆی لە ئەفرین 391,000 داری زەیتونی سووتاندووە. بە سەدان کەس لە دانیشتوانی کانتۆنی فرات لە دژی گۆشەگیری سەرڕێبەری گەلی کورد عەبدوڵڵاجان ڕژانە گۆڕەپانەکان بۆ ماوەی 3 مانگی دیکە سزای دیسیپلین بەسەر ڕێبەری گەلی کورد و زیندانیانی دیکەی ئیمراڵی حامڵی یلدرم عومەر خێری کونار و وەیسی ئەکتاشدا سەپێنرا. لە دژی ئەم بڕیارەش گەلی کانتۆنی فرات و ڕژانە گۆڕەپانەکان و بەوتنەوەی دروشمی لێ سەرۆک ژیان نابێ و بە گیان و خوێن لەگەڵ تاین ئەی سەرۆک و بە بەرزکردنەوەی وێنەی ڕێبەری گەلی کورد لە گۆڕەپانی ئازادیەوە تا گۆڕەپانی ئاشتی کۆبانی ڕێپێوانیان ئەنجامدا. بەشداربووانی ڕێپێوانەکە دوای گەیشتنیان بە گۆڕەپانی ئاشتی خولەکێک وەستان بۆ ڕێزلێنان لە شەهیدانی ڕزگاری کوردستان و پاشان لەلایەن هاوسەرۆکی ئەنجومەنی بنەماڵی شەهیدانی کانتۆنی فراتەوە سارا خەلیل ڕاگەیاندراوێکی خوێندەوە و ڕایگەیان دەوڵەتی فاشیستی تورک دیسانەوە سزای قەدەغەکردنی بەسەر ڕێبەرماندا سەپاندووە. ماوەی 4 ساڵە هیچ زانیاریەک لە ڕێبەرمانەوە نییە، بۆیە بە دەوڵەتی تورک دەڵێن هیچ کاتێک ناتوانن بە گۆشەگیری ئێمە لە ڕێبەرماندا ببڕێنن. ئاسایشی هەولێر لەبارەی هێرشکردنە سەر هەڵسوراوێکی گۆڕان هاتە دەنگ و زانیاریەی ئاشکرا دەکات. بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر لەبارەی کێشەی نێوان هاوڵاتیەک و کارمەندێکی بنکەیەکی ئاسایش ڕوونکردنەوەیەک بڵاو دەکاتەوە و داوا لە هاوڵاتیەکەی کردووە سکاڵای یاسایی لە پۆلیس تۆمات بکات و بۆ ئەوەی مافی پارێزراوێت. ئاسایشی هەولێر ڕایگەاندووە دوای بە دوواداچوون و لێکۆڵینەوە بەڕێوەبەرایەتیەکەمان ڕێکاری پێویستی بەرامبەر ئەو کارمەندە گرتووەتە بەر و دەست بەسەر کراوە. هاوکات داواش لە هاوڵاتی سەریاس ئاونی کراوە کە سکاڵای یاسایی لە پۆلیس تۆمات بکات بۆ ئەوەی مافی پارێزراو بێت. ڕێزان دەچینە ڕۆژهەڵات. هێزە ئەمنیەکانی ڕژیمی ئێران لە شاری کامیاران پاش ڕێوڕسمی بە خاکسپاردنی چالاکی ژینگەیی گیانبەخت کرد و ئیسماعیل کەریمی لاینی کەم چالاکی ژینگەییان دەست بەسەر کرد کە ناسنامەی 6 کەس لەوانە بەناوەکانی حەسان مەهدی، ئەمیر نەدیمی، فەرید وەیسی، حەمید سەوزا، ئامانج قوربانی و هەروەها فەرزین موافقی بوون. جێئاماژەی ئیسماعیل کەریمی چالاکی ژینگە و لە هێزەکانی سەرچاوە سروشتیەکانی شاری کامیاران بۆ کوژانەوەی ئاگری دارستانەکانی کانیشەی سەر بە شاری کامیاران لەگەڵ چالاکانی دیکەی ژینگەیی بۆ ئەم ناوچەیە ڕۆشت بوون کە تووشی سووتانی زۆری جەستەیی بوو. دواتر تەرمی ئیسماعیل کەریمی لە نێو پێشوازیش کۆمەندی خەڵکی کامیاران و کوردستان لە گوندی نەجەفاوای ئەم شارە بە خاک سپێردرا. لە چەمچەماڵ ساڵیادی کۆچی دوایی هونەرمەند عەلی مەردان بەرز ڕاگیرا. ئێوارەی ئەمڕۆ لە باخچەی نەورۆز لە شارۆچکەی چەمچەماڵ بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە هونەرمەند و هاوڵاتیانی شارۆچکەکە یادی کۆچی دوایی هونەرمەندی گەورەی کورد عەلی مەردان بەرز ڕاگیرا. لە سەرەتای مەراسمەکەدا سعود سەنگاوی وتەی بەخێرهاتنی پێشکەش بە ئامادەبووان کرد و پاشان لەلایەن مامۆستا نەریمان باسێک لە ژیانی هونەرمەندی گەورەی گەلی کورد عەلی مەردان کراو. وتی مامۆستا عەلی مەردان هەر بە منداڵی دایک و باوکی لەدەستداوە و ڕوودەکاتە شارەدەی لەیلان، دواتر ڕوودەکاتە شاری بەغداد. لە بەغداد دەست دەکات بە وتنی گۆرانی و مەقامات بەبێ ئەوەی دەرچووی هیچ پەیمانگەیەکی هونەری بێت. پاشان هونراوەیەکی پێشکەش بە ئامادەبووان کرد، هەروەها لەلایەن مامۆستا محەممەد کاکەی. دواتر پارچە هونراوەیەک پێشکەش بە ئامادەبووان کرا ببورن. دواتر لەلایەن هونەرمەند حوسێن عەلی قادر چەند گۆرانیەکی هونەرمەندی گەورە عەلی مەردان پێشکەشی ئامادەبووان کرا. هونەرمەندی گەورە عەلی مەردان لە ساڵی 1904 لە شاری کەرکووک لە گەڕەکی تەکیەی شێخ عەلی لەدایک بووە. عەلی مەردان لە ماوەی ژیانیدا گەلێ گۆرانی ڕەسەنی تۆمار کردووە. ئاوازی هندێک لە گۆرانیەکانیشی هندە بەرزن بە چەند زمانی دی وتراونەتەوە. لە 24 تەمووزی ساڵی 1970 کۆچی دوایی کردووە و لە شاری کەرکووک لە گۆڕستانی پشتەکەی تاڵبانی بە خاک سپێردراوە. قولي لي واريتي ترنا
هونەرمەندێکی گەورەی گەلی کوردە، مامۆستای مەقاماتی کوردی، هونەرمەندی دەمجڵاڵ و هونەرمەندی خاوەن مێژوو، یادی 43 ساڵی کۆچی دوایی مامۆستا عەلی مەرگانی هەمیشە زیندووە. ئەم کاتتان باش بێگومان قسەکردن لەسەر کەڵهان هونەرمەندێکی وەکو مامۆستا عەلی مەردان کارێکی هەروە ئاسان نییە. نازانم لەکوێوە دەست پێ بکەین. مامۆستا عەلی مەردان دوایەوەی کە بێباوک و هەتیوەکەوێت ڕوو لە لەیلا نەکات و ئەچێتە ماڵ خاڵبۆی لەوێ بە سەپانی و بە جوتیاری و بەکرێکاریوە خەریکە بێت کە لەوێش جێلەقە بێت و جێی هەڵەکەندێت اینجا ناچار ڕوو لە شاری بەغدا کات. بەڕێزان، مامۆستا عەلی مەردان لە بەغدایە لە ئوتێلێکی پێنجەسکەرەیە ناژێت. تازەترین و چاکترین سیارەی و مۆیدێ لە ژێریان نابێت. مامۆستا عەلی مەردان ئەچێ لە پاڵ جسرێکە لێ ڕاکشێت و کڵاشیەکانێک کاتە سەرین و ئەو زەویە بێتە دۆشەک و خاوکەر و ئەڵاوەسی و هیجران و ئای ئای ئەبێتە هاوڕێ. مەزلوم عەبدی فەرماندەی گشتی قەسەدا ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ئاماژە بە گۆڕانکاریەکی نوێ لە پەیوەندی بە گفتوگۆی لایەنە سیاسیە کوردیەکانی ڕۆژاوای کوردستان دەکات. مەزلوم عەبدی ڕایگەیاند ئەمریکا و بریتانیا و فەڕەنسا داوای دەستپێکردنەوەی گفتوگۆکانی نێوان لایەنە کوردیەکانی ڕۆژاوای کوردستانیان کردووە و ئەوانیش پێشوازی لەو داواکاریە دەکەن و بە گرنگی دەزانن. هەروەها ئاماژەی بەوەش کردووە هەوڵی نوێ هەیە بۆ دەستپێکردنەوەی ئەو گفتوگۆیانە لە نێوان لایەنەکانی ڕۆژاوای کوردستان. جێ ئاماژەیە گفتوگۆکانی نێوان لایەنە کوردیەکانی ڕۆژاوای کوردستان لە ساڵی 2013ەوە دەستی پێکرد و تا ئێستا تا ساڵی 2020 چەند جارێک گفتوگۆ و دانوستاندن بەڕێوەچوو، بەڵام بەهۆی دەستێوەردانەکانی دەوڵەتی تورک و پەدەکە لەو گفتوگۆیانە و هاندانی ئەنە کەسە دانوستنەکان شکستیان هێنا. لە ڕۆژاوای کوردستان زیاتر لە 35 حزب و لایەنی سیاسی بوونی هەیە، بەڵام چەند لایەنێک لە چوارچێوەی ئەنە کەسەدا کۆبوونەتەوە و پاڵیانداوە بە پەدەکە و دەوڵەتی تورکەوە و ناهێڵن یەکگرتووی کوردان لە ڕۆژاوای کوردستان دروست ببێت. هەواڵەکانمان پێشکەشکردن، هەر شاد بن. برنامه یا تایبەت